ئەم کاتتان باش هەموو لایەکتان بەخێر بێن. دیارە لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوو لە کاتی ڕووماڵی خۆپشاندان و ناڕەزایەتیەکانی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بازگەی دێگەڵەوە هەروەها لە شارۆچکەی چەندین پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە کە لە بازگەی دێگەڵە 54 پێشەلکاری بەرامبەر بە 34 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی تۆمارکراوە کە بریتی بوون لە دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا دوو حاڵەت و ڕێگریکردن لە گەڕانەوە بۆ شاری هەولێر 8 ڕۆژنامەنووس ڕێگریان لێکراوە و ڕێگریکردن لە ڕووماڵکردن 16 حاڵەت هەبووە و هەروەها 8 حاڵەتی زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسان تۆمار کراوە و برینداربوونی 19 ڕۆژنامەنووس بە گازی فرێش لە کاتی ڕووماڵکردنی ناڕەزایەتیەکان و هەروەها هەڵکوتانە سەر نووسینگەی کەناڵی هەولێر تۆمار کراوە. هاوکات لە ناحێ و یاخود لە شارۆچکەی عەربەتیش 29 پێشەلکاری بەرامبەر بە 13 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام درراوە کە بریتی بوون لە دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان 5 حاڵەت و ڕێگری لە ڕووماڵکردن 11 حاڵەت و زەوتکردن و شکاردنی کەلوپەلی ڕۆژنامەوانان 8 حاڵەت و لێدان و سوکایەتیش 5 حاڵەت تۆمار کراوە. ئێمە لە سەنتەری میترۆ ئیدانەی ئەم جۆرە ڕەفتارانە دەکەین لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیایەکان. پێمان وایە کە ئەمە تەواو پێچوانەی یاسابەرکارەکانە لە هەرێمی کوردستان بۆەوەی کە یاسابەرکارەکان مافی داوە بە ڕۆژنامەنووسان ڕووماڵی چالاکیە گشتەکان بکەن و ئازادانە بتوانن کاری خۆیان بکەن، بەڵام بەداخەوە لە کاتی تونبوونی ململانە سیاسیەکان و لە کاتی زۆربوونی ناڕەزایەتیەکانی شەقام و خۆپشاندانەکان ڕۆژنامەنووسان بەردەوام بوونەتە قوربانی و ڕێگریان لێ دەکرێت و پێشەلکاریان بەرامبەر دەکرێت. بۆیە ئێمە داوامان لە دەستگا ئەمنیەکانە کە ئەم جۆرە ڕەفتارانە لەگەڵ ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیایەکان بوەستێنێت، ڕێز لە کاری ڕۆژنامەنووسان بگرێت و زەبینەیەکی لەبار بڕەخسێنێت بۆ کاری ڕاگاردن لە هەرێمی کوردستاندا. و ئێمە پەیوەندیمان بە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە کرد. سندیکا پێی ڕاگاردین کە تاکو ئێستا تەنها یەک حاڵەتی تۆمارکردنی سکاڵایان هەبووە بۆی کە سکاڵایان لە سندیکا تۆمار کردووە، بۆیە داواکەن لە ڕۆژنامەنووسان کە بچن سکاڵای یاسایی تۆمارکەن لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و هەروەها لەگەڵ ئاسایشی گشتی هەرێمی کوردستان لەسەر خەت بووین و داوایان کردووە کە هەچ کەسێک کە ئەوان بە فەرمی ڕایان گاندۆ کە هیچ کەسێکیان دەست بەسەر نەکردووە، تەنها ئەوان بە وتەی ئاسایش کە تەنها هەوڵیان داوە لەو ناوچەیە ڕۆژنامەنووسان دوور بخەنەوانەیە و تەنانەت خۆیان ڕۆژنامەنووسەکانیشیان گاندوێتەوە ماڵی خۆیان و هیچ کەسێکیش هەچ دامەزراوەکی میدیاییش کەلوپە لە ڕۆژنامەوانەکەی دەستی بەسەردا گیراوە داوا دەکەم چون لە ئاسایشی سلێمانی چون لە کورتترین ماوەدا کەلوپەلەکانیان ڕادەست دەکرێتەوە. ئەمە بە وتەی ئاسایشی گشتی هەرێمی کوردستان. بۆ ئێمە لە سەنتەری میترۆ جەخت دەکەینەوە لەوەی کە ڕۆژنامەنووسان ئازادانە کاری خۆیان بکەن و هیچ هێزێک نەتوانێت سوکایەتی بە ڕۆژنامەنووسان بکات، ڕێگری لە ڕۆژنامەنووسان بکات بە پاساوی جیاجا. دیارە کە یاسای کاری ڕۆژنامەنووسی زۆر بەڕوونی ئەو ماپەی بۆ ڕۆژنامەنووسان فراهم کردووە کە ئازادانە کاری خۆیان بکەن و لە ئێستاشدا نامێت درێژی پێ بدەم دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ نووسینگەی سلێمانی لێرەیە و تێیچانەیە کاکتابی باپەرنێت. بەناوی خۆی گەورە هەموو لایەکتان بەخێر بێن. تەبەن ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ نووسینگی مافی مرۆڤ لە سلێمانی ئێمە بۆ هەموو ڕووداوەکان و گۆڕانکاریەکان و هەموو کەیسەکان بەڕاستی هەمیشە لەسەر خەتین. ئێمە لە چوارچێوەی یاسایە کارەکەین. بەخۆتان نەزانن ئێمە بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2010 دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ مافی ئەوەی هەیە کە بەدواچوون بۆ هەموو ڕوودا و گۆڕانکاریەکان بکات ئەوانەی کە پێشێلی مافەکانی مرۆڤ بکات بەپێی بنەماکان و بەپێی پرەنسیپەکانی مافی مرۆڤ لەسەر ئاستی جیهانی و لە چوارچێوەی جارنامەی جیهانی مافی مرۆڤ و کۆی ئەو یاسا بەرکارانەی ناوخۆ و یاسا نێودەوڵەتیەکان یاسی کاری مرۆیی ئێمە کارەکەین. طبعا ئاشتەکە شاراوە نییە لە کەس
ئەم بابەتانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کە ئەم گۆڕانکاریانە ڕوویدا لە بابەتی خۆپیشاندان و مارگرتنی ئەمە ڕێزانە لە خواردن بە ماوەی 15 ڕۆژ کە ئێمە هەر لەسەر خەتمی سەردانمان کردوون و دڵ و دەروونمان لەگەڵیان بووە. ئێمە ینی پێمان ناخۆشەوە پێی ناڕەحەت دەبین کە هەر هاوڵاتێکی بەڕێز هەر مرۆڤێک ئازار بچێژێ ئەگەر داوای مافی ڕەوای خۆی بکات. ئەمە تەمان خۆتان زانن ینی خواست و داواکاریەکان هەمووی داواکاری ڕەوایە، بەڵام ئێمە پێمان باشەوە هەموو کاتێکیش هەوڵام بۆ ئەوە داوە و داواکاری ئەومان کردووە کە هیچ شتێک نەگاتە ئەوەی کە دڵۆپێک خوێنی مرۆڤێک برژێت لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوە بەریەکەوتنیەکان. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە کە ڕوویدا و دوێنێ شەویش کە ڕوویدا بەڕاستی ئەو ئامارانشی کە کاکداری خوێندەوە یعنی جێگەی پێخۆشحاڵی ئێمە نییە. بەڕاستی ئێمە داواکانی لایەنی بەرپرس و لایەنی پەیوەندیدار لە هێز ئەمنیەکان و لە سندیکای ڕۆژنامەنووسان لەقی سلێمانی و ئێوەی بەڕێز وەکو پەیامنێران و میدیاکاران و ڕۆژنامەنووسان هەمیشە بە شێوەیەکی یعنی پیشەیی و میهەنی هەموو دامودەزەکانی تریش کە ئەنیۆم بەسم ئەوەیە کە لایەنی بەرامبەریش بە شێوەیەکی میهەنی کارەکان ینی ئەنجام بدەن. بەڵام بخۆتان زانن لە هەموو خۆپیشاندان و لە هەموو گردبوونەوە و ڕوبەڕووبوونەوەی کە ینی بەریەکەوتن ڕوو ئەدات ینی بەڕاستی. بەڵام ئێمە هەرگیز پێخۆشحاڵ نین کە لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی ئەوەی کە با بڵێن ئێمە پێی ئاشناین وەکو هەرێمی کوردستان وەکو مەسەلەن کە لە ئەنجامی ئەو ینی ڕوبەڕووبوونەوە بەریەکەوتنەیە کە ینی لە خۆپیشاندان و لە گردبوونەوە و لە ناڕەزایەتیە کە چین و توێژەکان داوای مافی خۆیانەکەن هەرگیز پێشێلکاری و توندوتیژی ڕوو نەدات بەرامبەر هیچ کەسێک. ئێمە هەمیشە پێخۆشحاڵین کە یاساکان وەکو خۆی جێبەجێ بکرێت. یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بخۆتان نەزانن یاسایەکی باشە لە ناوەڕۆکە. ئێمە یعنی ئەمانەوێت بەڕاستی ینی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ینی بەلەخەکانیەوە لە شار و شارۆچکەکان ینی کار بکەن هەمیشە لایەنی پەیوەندیدار لایەنی ئەمنی لایەنی تەنفیزی ئەوەی کە ینی جێبەجێکاری یاسان ئەوانش بەڕاستی کە کار بەم یاسایە بکەن بەدەر لە یاسایکی تر. و یاسایشتی ژمانە ئێمە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە هەموو ڕۆژنامەنووسان و میدیاکاران و کەناڵەکانی ڕاگەاندن دەپەی ئەو یاسایە مافی خۆیانە کە زانیاری دروست و دوکۆمنتی دروست بەدەست بێنن بەبێ ئەوەی بۆ نمونە پێویستی بە نێوەنگیری و بە واسە و بە ئەم جۆرە حاڵەتانە بێ یاخود ئەگەر ڕۆژنامەنووسێکی بەڕێز بچێت لە دەرگای فەرمانگەیەک بدات ئەبێ زۆر بە سنگفراوانیەوە پێشوازی لێ بکرێ و زانیاری پێ بدرێت. هەندێک ئەمە ینی پێشتریش قسەمان لەسەر ئەم بابەتە کردووە کە هەندێک زانیاری و هەندێک دوکۆمنت تایبەتمەندی و خصوصیەتی خۆی هەیە یعنی لەوانە بڵێم ڕێگە بەوە نەدرێت ئەسڵەن ئێمەش ببینین یعنی لە هەندێک حاڵەتە لەبەرەوە ئێوەش ئەوە بەرچاو بگرن یعنی هەندێک دوکۆمنت و زانیاری بۆ ئەوە نییە کە مافی بڵاوکردنەوەی هەبێت. بەڵام بە شێوەیەکی گشتی ینی ئەتوانین ئەوە بڵێن کە ڕێژێکی زۆری زانیاریەکان و دوکۆمنتەکانی ئەوەیە کە هاوڵاتی بیزانێ ڕۆژنامەنووس بیزانێ کەسانی زۆر ئاسایش ینی بیزانن. لەبەرەوە بەپێی ئەو یاسایە پێویستە مامەڵە بکرێەوە بەپێی یاسای ژمارە 35 وەکووتمان مامەڵە بکرێت بە شێوەیەکی حرەفی و بە شێوەیەکی پیشەیانە. ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ من وەکو نووسنگی مافی مرۆڤی سلێمانی و بەرپرسی ئەو نووسنگەیە قساکەم کە ئێمە هەرگیز ینی نیگەرانین بە هەموو پێشێلکاریەکان یعنی پێی ناڕەحەت دەبین بەڕاستی ئەمانەوێ کای مرۆڤ و ینی کەسایەتی مرۆڤ و شکۆمەندی مرۆڤ هەمیشە پارێزراو بێ ئەگەر ئەو کەسە ڕۆژنامەنووس بێ ئەگەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بێ یاخود یعنی کەسێکی کارمەندێکی حکومی بێ لە دەستگایشی ئەمنی کار بکات. یعنی ئێمە هەمیشە پێخۆشحاڵین کە هەمیشە بابەتی شکۆمەندی و کەرامەتی مرۆڤ لە پێش هەموو دەسەواژەکانی تر بێ. من بەڕاستی دەستخۆشی لەوەی بەڕێزەکەم و دەستخۆشی لە هێز ئەمنیەکانەکەین کە ینی هەوڵیان داوە و ئەیانەوێت کە ڕایاڵەی پەیوەندیێکی باش بپارێزین لەگەڵ ڕۆژنامەنووسان و لەگەڵ هاوڵاتیانی بەڕێز. و لە لێرەشە ئەمەوێ ئەوە بڵێم کە هیوادارین لە ئایندەیە
خەڵک پیا و مافەکانی خۆی داوا بکات خواستەکانی خۆی بگەێنێ بەبێ ئەوەی هیچ ژۆرە پێشێکراوە توجێک ڕوو بدات. سپاس بۆ ملایەک. عفو بەس ڕێکخراوی ڕۆنووسیش لێرەیە یەک کوتەی کورتیانەیە و دوایەوە مامۆستایان ڕێکخراوی ڕۆنووس دوایەوە خۆتان زۆر بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. بێگومان ئێمە دەزانین لە سەرەتای دروستبوونی دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان پێشێلکاریەکانیش ئامادەیان هەیە. پێشێلکاریەکانیش پێشێلکاری ئاسان و سادەنین، پێشێلکاری گەورەنە، پێشێلکاری بۆ سەر تەواوی ئازادیە شخصی و ئازادی فەردەکان لە هەرێمی کوردستان چۆن لە سەرەتاوە هەبووە تا ئێستاش درێژەی هەیە. پەلامادان و هێرشکردن بۆ سەر ئازادیکاری ڕۆژنامەنووسی یەکێکە لەناو ئەو پێشێلکاریانە و یەکێکە لەو بەشانەی کە لەناو ئازادی ئینساندا پەلامار دەدرێت. وێ ڕایبوونی یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان، بەڵام سەر ڕایبوونی یاساش هێشتا دەسەڵاتی لە هەرێمی کوردستاندا ئامادەی هیچ جۆرە پابەندبوونێکی بەم یاسایە نییە و بە هیچ جۆرێک یاسایە کە خۆی مسادەقەی لەسەر کردو، خۆی ئیقراری کردووە لە پەرلەماندا، بەڵام ئامادە نییە پابەندی هیچ بڕگە و مادەیەکی ئەم یاسایە بێت جگە لە یەک مادەی نەبێویش وەرگرتنی مۆڵەتی خۆپیشاندان و دەربڕین ناڕزایەتیە. بەڵام بۆ باقی پێشێلکاریەکانی کە لەلایەن هێزە ئەمنیەکانی سەر بە حیزب و سەر بە هێزەکانی یەکێتی و پارتی دەکرێتە سەر ڕۆژنامەنووسان و سەر خۆپیشاندەران و سەرمانگران و سەر هەر چین و توێژێکی کۆمەڵایەتی تر لە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک لێپرسینەوە ئامادەی نییە. لێرەوە ئێمە جگە لەوەی کە لە دوێنێ شەودا بەیاننامەی تایبەتمان لەسەر ئەم پەلامار و هێشانە دەکردووە بۆ سەر مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بۆ سەر کۆی ڕۆژنامەنووسان کە پەلامار دراون دەست درێژیان کراوەتە سەر کەلوپەلی ڕۆژنامەوانیان لێسەندراوە، شکێنراوە و هێندێکیان براون بۆ نەخۆشخانە. وێ ڕای ئیدانەکردن و سەرکۆنەکردنی تەواوی ئەو پێشێلکاریانە دەنجی خۆمان دەخەینێت پاڵ دەنجی تەواوی ئازادی خوازان لە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسرانی سربەخۆ لە هەموو کار و پیشێ و لە هەموو هەنگاوێکی کە ببێتە مای فراوانکردنی ڕوبەرەکانی ئازادی لە هەرێمی کوردستان، پانتایەکانی ئازادی گەورەتر بکە، بەرینتر بکە، دەرفەتەکانی ئازادی ڕادەربوون گەورەتر بکە. ئێمە پشتیوان دەبین و لە پشتانەوە دەبستین. سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرکەوتوو بن. کاتان باش بەڕێزان، بە کورتی ئێمە ڕوونکردنەوەی کردین لەسەر ئەو بابەتەی کە دوێنێ گوزەرا. ئێمە وەکو ئەو کۆمەڵە مامۆسایی کە پێشترمانمان گرتو بۆ ماوەی 15 ڕۆژ هەرچەند بەڕاستی تەندروستی ئێمە ڕێگەی نەئەدا کە بەشدار بین لەو گردبوونەوە لەو هاوکاری هاوڵانمان، بەڵام بەڕاستی وجدانمان ڕێگەی نەدا لە ماڵەوە دابنیشین و هاوڕێکانمان لە ژێرەوە خێمەیە لەبەرەو سەرمایە بن داوای مافی هەمووان بکەن. بۆیە بۆ تەندروستی خراپەوە بەشداری ئەو گردبوونەوە خێمە هەڵدانەمان کرد. بەڵام ئەوەی کە گوزەرا لە ژێر خێمەکە دوێنێ شەو بەتایبەت چەند حاڵەتێک بۆ دەمانەوێت تیشکی بخەینە سەر. سەرەتا هێزە ئەمنیەکان مامەڵان لەگەڵ هەمووان باش بۆ بەڕاستی، بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە هەستمان بەوە کرد کە پلانێک هەیە لە ئارا بۆ ئەوەی ئەو گردبوونەوە تێک بدرێ، ئاژاوا دروست بکرێت. پلانەکەش بەو شێوازە بوو کاتێک کە سایقتنکەرەکان ئێمە قسەمان لەگەڵاکرد، من خۆم چەند دانێکیانم کۆ کردەوە قسەم لەگەڵاکردن، وعد یۆم لێوەگرتن کە ئاچنە ناو تەنکەرەکان و ئەخەون تابانی ڕێگان نادەین بڕۆن. بەڵام پاش کەمێکی تر کە هێزەکانی ئاسایش هەمویان کۆبوونەوە و هاتن وتیان ئێمە بەجیا قسە لەگەڵ سایقتنکەرەکان ئاکەین، بردیان کۆیان کردنەوە. پاش کەمێک ئەوانەمان زانی هەموو سایقتنکەرەکان لە چواردۆری ئێمە کۆبوونەوە. هەستمان کرد کە پلانێکی قێزەون هەیە. پلانەکەش ئەوە بوو کە گرفتێک ئاژاوەیەک لە نێوان مامۆستان و فەرمانبەران و هاوڵاتیان و سایقتنکەرەکانە دروست بێت بەوەی بە شەڕ و دواتر ئاسایش ناوچەکە کۆنتڕۆل کابڵێ ئێمەمانێ دەست بگرین بەسەر وارەکە و دۆخەکە قورستر نەبێت. بەڵام لە ڕاستیە بۆ شێوازە نەبوو، لە ڕاستیە پلانەکە بۆ شێوازە بوو کە تێک بدرێت. 1200 سایقتنکەر لەو ڕێگەیە لە تانجەر و هەتاوەکو عەربەت نەوتە گوازێتەوە. هەر 1200 تەنکەرەکە ئاگادار کرابوون ئەو شەوە هەیان بوو لە باشماخەوە گەڕابەوە بە بەتاڵی بۆ ئەو وەزعە، هەیان بوو لە باشماخەوە هاتووە بەتایبەت بۆی ئەو دۆخە دروست کات. بۆیە ویستیان دۆخەکە تێکدەن، ویستیان ئەو خەباتە مەدەنی کە دەستمان پێ کردووە کە ئێمە هاوکار بین لەگەڵ مامۆستایان و فەرمانبەران هاوڵاتیان چێکی بدەن و بە شێوازێک لە شێوازەکان نایی بنێن پاراستنی یاسا، نایی بنێن پاراستنی ژیانی هاوڵاتیان کە ئێمە هاتوین ئێوە پارێزین. بەڵام بەداخەوە پێچەوانەکەی ڕاستە. لێرەوە ئێمە دەمەوێت شتێک بڵێم بەڕێزان، ئێمە بۆ ماوەی 11 ساڵە هاوتەری بە خەباتی مەدەنی لەگەڵ مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیان لە دشەقان بەبێ ئەوەی گرفتێک دروستکەین خەبات دەکەین. بەڵام دەسەڵات نایەوێت بە هیچ شێوازێک لەگەڵ خەباتی مەدەنیا یەک بگرێتەوە. ئەو شێوازێکی تری ئەوێت کە لە ڕوبەڕووی بیتەوە. ئەو کاتە هاوڵاتیان هەرێمی کوردستان خۆیان بڕیار بن ئەو شێوازە چای لەگەڵ دەسەڵاتە ڕوبەڕووی بنەوە. دەستان خۆش بێت.
سڵاوتان لێ بە ڕێزا من زۆر بە کورتی ئاماژە بۆ بابەتاکەم کە ئەوی شەوەیە لە ڕۆژی یەکەمە شەوی یەکەم زۆر بە ئاسایی بەستانایی بابەتەکە تێپەڕی کە گرنگترینیەوە بوو ئێمە ڕێگریمان لە تەنکەرەکان کرد بەڵام لە کاتژمێر 2 شەو پێیان وتین کە 3 ڕێگای لاوەکی هەیە بۆ دەربازبوونی تەنکەرەکان گەیشتنیان بە مەرزەکان ئەوە بوو ئێمە لە کاتژمێر 2:30 هەر 3 ڕێگە لاوەکیەکەمان گرت و ژمارەیەکی زۆر سیارەی بار هەڵگرت بڵێن تەنکەری بار هەڵگرت مۆڵیە و دوجار زۆر بەداخەوە بەبێ پێچوپەنا دەسەڵاتی ئەم زۆنە هات لە ڕێی تەنکەرەکانەوە بە ناوی شۆفێری تەنکەرەکانەوە بە منەظەمی هێزێکی بەردایە ئەو خەڵکە ئەو مامۆستان و فەرمانبەرانی ناڕازیە و ئەمە هیچ شتێکی تر قبول ناکە کە دەسەڵات خۆی لە پێشێلکردن و بە جۆرێک لە جۆرەکان بەڵتەچیەکانی بەرایە ئێمە زۆر سوپاس بۆ مولایەکە ئەوەی کە گرنگ بێت ئێمە دیکۆمنتمان هەمووی ئامادەیە وڵاتانی ئەوروپا ئەمریکا هەتا ئەمریکا لە بابەتەکە ئاگادارە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و بە قاچاغبردننی ئەم نەوتە بۆ ڕایگەشتی بۆ حکوومەتی عراقی بۆ لایەنی پەیوەندیدار کە لیژنەیەکمان ئامادەی ئەمە نووسێتەوە و لە چەند ڕۆژی ئایندەدا سەردانی بەغدا دەکەین و لەوێ شەوا کونسوڵی لە سەفارەتی واشنگتن لەوێ دیدارمانە بێت کە هەموو ئەم پێشێلکاریانە بۆ ڕایگشتی هەم پێشێلکاری کە بەرامبەر ڕۆژنامە نووسان کراوە بەرامبەر چالاکوان کراوە و بەرامبەر مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی کراوە هەم عێراق هەم تەواوی دنیایان لێ تێگەێنین سپاس بۆ مولایەکتان